بێگومان سەپڵەبێک دەست لێ نادرێت دەبی کچ و کوڕپێکەوە وەچی یەک لەسەر جادەی بیت و داوای مافی خۆی بکات هیچ جیاوازیەکی نییە. بێگومان کچیش ڕۆڵێکی بەرچاوی هەیە لۆ ئەوەی هەموو کۆ ببنەوە و هەموو لەسەر جادەی داوای ئەو مافێ بکەن کە مافەشی سەرەتاییە. پەیامیمە تەنیا ئەوەیە کە حکوومەت بێتە سەرخەت و بە داواکاریەکانمانەوە بێت و دەمانەوێت جواب وەڵامیمان بداتەوە، یعنی ئەمە تەنیا داوای مافەشی سەرەتایی خۆمانەکەین. هاتوونەتە سەر جادەکان بایکۆتی هەوڵەکانی خوێندنمان کردووە بۆ داواکردنی دەرماڵە کۆژمافێک سەرەتایی خۆمانە کە پێویستە حکوومەت بۆمان دیاریکە کە بمان دیارینەکەی مەنەسە جادە ناڕۆین داوای مافی خۆمان دەکەین. وەکو ئێمە داوای جیگڕاس ناکەین کچە مۆدێلەکان نین، ئێمە هەر داوای دەرماڵی ماف خۆمان دەکەین. بەڵێ کچانیش وەکو شانبەشانی هەموو کەسێکیش ئەتوان هەموو شتێک بکەن. ئێمە وەکو خوێندکاران نزیکەی 16 ڕۆژە لە گربوونەوەی خۆمان داین، داواکاریمان تەنها دەرماڵەیە، داوای دەرماڵی دەکەین. ئەگەر تەمەشا بکەین لە ڕابردوودا 2014 دەرماڵە هەبووە وەزی گوزەرانیش زۆر باش بووە. دەکەن خوێندکار بۆچی ئێستا دێتە سەر جادەکان و پێشتر نەداهات، پێشتر لایەنی ئابووری و کۆمەڵاتی و ڕۆشنبیری لە قیمەدا بووە، بەڵام 2014 بەهۆی لایەنی ئابووری ڕۆشنبیری کۆمەڵاتی هەمووی داڕماوە داتەپیوە. خەڵکەکەش لە ڕێگەی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی دادەکان دیکەوە هۆشیار دەکرێتەوە بە مافەکانی بە داواکانی. کاتێکە هۆشیار دەکرێتەوە گەزەکان بەردەمێ بێڵن چونکە مافەکانیان لە ئەرزی واقعدا هیچیان بۆ دەکراوە، یان ئەوە تا کوردستان دێن و دەڕۆن، یان ئەوە تا بەشێنەوە دێنە سەر جادەکان دەژێنە سەر جادەکان. ئەڕۆ شێک لە چین توێژەکانی کۆمەلگا هاتنە سەر جادەی کە خوێندکاران ڕەنگە هەردۆخەکە بێوەڵەنەوە چین توێژەکان دیکەش بێنە سەر جادەکان بەمونە خوێندکار خير